وەرزشەکان بەردەوامە و پێشبڕکێەکان بەردەوامە و لەم نێوەندەیە ئێمە کۆمەڵێ وەرزشوانی بەتوانامان هەیە لە بوارە جیاوازەکانی وەرزشە باسی پاڵەوانێتیەکەکەین کە لە عێراقا بەڕێوە چوە لە 24 مانگا ئەوش پاڵەوانێتی تۆپی سەرمێزە کە پێی ئەڵێن تێنس لێرەیە کۆمەڵی یاریزانمانەیە لە ئاستە جیاوازەکانە دوو یاریزانی ئازیز و خۆشەویست لای ئێمە میوانە لە ئاستی پێشکەوتووە کە توانیوانە لەوێ پلەیەکی باش بەدەستبێنن لە کۆی ئەو یاریزانانی کۆکۆبوونەت و لەم پاڵەوانتیا بەشداریان کردووە تا چەند گرنگە ئەو یاریە و ئەو خولیایی کە تۆ حەزلێتی و ئاستێکی باشتەیە بەشداری پاڵەوانتەکان بکەیت تا بزانی ئاستەکەت لەکوێیە و لە هەمان کاتیشا ئێمە وەکو هەرێمی کوردستان تا چەند گرنگە لەناو پاڵەوانەتەکانی چوارچێوی هەرێمی کوردستان دوای ئەوە بچینە دەرەوە و بچینە ناو پێشبڕکێ گەورەکانەوە کە لە وڵاتی عراق و دواتر بە وڵاتانی دراوسێ ئێمە گفتوگۆ لەسەرم پاڵەوانێتی یاکەین و بزانانی ساڵانە چۆنە پاڵەوانێتی بەڕێوەچی ئەوانەی کە بەشدارە بن چێن و چۆن ئەتوانی بەشداری بکەیت و ئاستەکانیش چۆن دیارەکرێ و لیژنەکانیش خۆیان لە چیا بینەوە ئەویش بە میوانداری هەردوو یاریزانی بەڕێز کاک بەختیار عەبدولباقی وەکو یاریزانی پێشکەوتوانی یعنی وەرزشی پێشمەرگە وهروە کاک سەیوان جەمال حەمەسەعید یاریزان و ڕاهێنەری تۆپی سەرمێز و پێشکەوتوانی کوڕان ئەویش هەردووشان لێرە ئامادەن زۆر بەخێر بن باری سەرەتا دەستخۆشیتان لێگەین ڕاستە ئەگەر کاک سەیوان لە جەنابتەوە دەست پێ بکەم بەشدارکردنی ئەم پاڵەوانێتیە چۆن توانیتان ئێوە بەشدار بن و لەسەر چ ئاستێک بەشدارە بن و ساڵانە چۆن ئێتە بەردەمی ئێوە کە پاڵەوانێتێک هەیە ئێوە وەکو هەرێمی کوردستان وەکو یانی پێشمەرگە توانن بەشدار تا زۆر سپاس بۆ ئێوە بەیانیتان باش دیارە ساڵانە ئێمە پاڵەوانەتی ناوخۆی عێراقمان هەیە کە پێوترێ یانە نایابەکانی عێراق 15-16 یانەی نایاب لە عێراقا دیاریە کرد لەسەر جەمپارێزگەکانی عێراقدا دیارە ینی بۆ ژی پێشمەرگە مێژوویەکی زۆر گەوری هەیە لەم یاریەدا هیچ ساڵێکانی لەم چەند ساڵی ڕابردووە بەردەوام یەکێک بۆ لەو یانانەی کە بەشداریان پاڵەوانتەی کردووە ئێمە ژەم ساڵ وەکو ینی وەرشی پێشمەرگە 24 مانگ بەشداریان پاڵەوانتێمان کرد بە ئامانجی چییە ئەم پاڵەوانتیە یەکەم و دووەم و سێمی ئەم پاڵەوانتیە نوێنەری عێراق بن لە پاڵەوانتیەکانی دەرەوە لە پاڵەوانتەکانی یانەکانی عەرەبدا ئێمە وەکو ینی وەرشی پێشمەرگە باش بەشداریکردمان لەم پاڵەوانتێ توانیمان ئەنجامێکی باش بەدەست بێنین و ببینە یەکێ لە نوێنەرەکانی عێراق بۆ پاڵەوانتەکانی دەرەوە کە لە وڵاتی تونس یانە عەرەبەکان بەڕێوە دەچێت زۆر باشە کاک بەختیار سڵاو لێ بتوانانی باش کاتێککە بەشداریتان لە پاڵەوانێتێکی هاوشەوەی ئەمە کردووەکو یانەی پێشمەرگە و پلی سێمتان بەدەستێناوە لە پاڵەوانێتەکە ئەمە چه هەستێک بە تۆ بەخشێ حەزەکەم باسی هەستی خۆتمان بۆ بکەیت وە باسێکمان لەو کاتە بۆ بکەی کە بەشداری پاڵەوانێتەکەتان کرد بە هەمان هەستەوە بە هەمان توانە و وزەوە چوونە نێو پاڵەوانێتێکە و یعنی ئەو ئاستی بەدەستان هێنا لە ئاست موحی خۆتانە بوو بەڵێ پێشێکی زۆر سپاسانەگەم ئێمە وەکو یانەی پێشمەرگە با بڵێن شتێکی تازە نییە بۆ ئێمە بەشداریکردنی پاڵەوانێتی ئەمە چەند ساڵێکە خۆمان هەر بەشداری پاڵەوانەتەکانی هەم کوردستان و هەم عێراق و هەم دەرەوەی عێراقی شەکەین وەکو ئەم جارێ ئاخیر کە ئەم ئاستەمان بەدەستێناوە شتێکی نامۆ نەبوو بۆ ئێمە هەمیشە وەکو یانی پێشمەرگە لە ڕیزەکانی پێشەوە بووین لە یەکەم و دووەم و سێم دەرنەچوین با بڵێم ئێمە ساڵی 2009 تەنانەت سێمی غەربی ئاسیا بووین مەدالای برۆنزمان هێنا هەم لە هەمان ساڵا یەکەمی کوردستان بووین و دووەمی عێراق بووین ینی چەند ساڵێکەمە لە نەتیجەی عێراقەدا نەبراوین یا یەکەم یا دوم یا سێم لەم پلانەدا نابەزین بەڕاستی ئەمەش بۆ ئێمە هەستێکی زۆر مادام چەند ساڵێکە بە بەردەوامی دانەبراون ئەو ئاستی بەدەستان هێنا لە تموحی خۆتانە بوو یا لە تموحی خۆمانێتێکەوە کە یەکەم و دوو هەمیش بەدەست بهێنن بەڵێ ئەمە خۆی تموحی ئێمە زیاترە با بڵێن هەڵێن ساڵ بە ساڵ ئێمە بچینە ڕیزەکانی پێشەوە هەم لە ناو خۆی عێراق و هەم لە دەروی عێراقیشە ئەمە تموحی گەورەترمان هەیە لە ناو عێراق نییە توانین با بڵێن مانگی 11 پاڵەوانێتیانەکانی عەرەبمان هەیە تموحمان هەیە لەوێ ئاستێکی باش بەدەست بێنی باشە کاک سەیوان لەگەڵ ئەوەی کە لەوەی کە پێشبڕکێەکان هەموو ساڵێتۆ هەوڵەیە کە ئاستێکی باشتر بەدەست بێنی پاڵەوانێتیەکان کە بەشداریەکی پاڵەوانێتی کە بە دوای خۆیانهێنێ بەچیش بەوەی لەوێ کۆمەڵێ بەرکەوتنی ڕاهێنان و کۆمەڵی یاریزانی نوێیە کە تۆ بەریانەکەی پێشببینی ئەوت بۆ کە تۆ بەشداری لە پاڵەوانتیەکان بکەی بۆ نمونە لە وڵاتە عەرەبیەکانە دوجارەگە لێ ئاسێکی باش بێنی بەو شێوازە ئەو یاریزانانە ئەتوانن ببنە ئەستێرە و
بتوانن پاڵەوانتەکان بەدەستبێنن ئەمە تا چەند ڕێگە خۆشکەرێکە بۆی کە ئێوە دەرگاتان بۆ بکرێتەوە بەڕووی پاڵەوانێتە گەورەکانی تراکە بەشدار ڕاستە گرنگە تۆ بتانی لە وڵاتەکەی خۆتا ئەنجامی گەورە بەدەستبێنی تاکو لە وڵاتەکەی خۆتان نتوانانی ئەنجامی گەورە بەدەستبێنی ناتوانانی ببیتە نوێنەری عێراق لە دەرەوە ئێمە وەکویانی وەرشی پێشمەگە خۆشمان بە چەندین ساڵە یاریزانی هەڵبژاردەی عێراق بووین ینی من بۆ خۆم زیاد لە 10 ساڵ یاریم بۆ هەڵبژاردەی عێراق کردووە وەکو کاوەختیار ئاماژەی پێ ئەم پاڵەوانتیانە بۆ ئێمە نامۆ نییە دیار ئێمە کە لێرە بەشداریان پاڵەوانتیانی ناوخۆەکەین ئامانجی گەوری ئێمە بەدەزێنانی پلەی یەکەم و دووەم و سێمە بۆی ئێمە بتوانین لەم سێ پلێنی نەخوار و بەشداری بتوڵەکانی دەرەوە بکەین وە گرنگیشە ساڵانە ئەنجامانە بەدەست بێنین چونکە لە ڕێی ئەم ئەنجامان و ئەتوانی ئاشنابیت بە پاڵەوانتەکانی دەرەوە دواتر کاچینە پاڵەوانتەکانی تەرەوە ئامانجی گەورەترێتە بەردەست چونکە بەڕاستی ڕوبەڕووبوونەکانی ئەوێ ئاسان نییە وەکو ئێرە نییە لەوانە لێرە ڕوبەڕووبوونەی ئاسانت ینی ڕووی ڕوبەڕووی نادی ئەبیتەوە لە پلەکانی نۆیەم دەیەمایە بۆ تۆ ئاسانە بەڵام لەوێنە لەوێ هەموو یەکەم و دوم و سێمی هەموو وڵاتەکان هاتوون ڕوبەڕووی یانەیەک نابیتەوە کە لە پلەی دەیەم و یانزەیەمابی ئەمە جگە لەوێ ئەو پاڵەوانتیانی دەرەوە ڕێگە پێدراوی کە یاریزانێکی پیشەگەر لەگەڵ خۆتا بێنی ئەو یانانە پشت دەبەستن بە یاریزانی سڵینی لە یاریەکەی ئەمە یاریزانی سین زۆر بەقەوەتە لەم یاریە یاخود یاریزانی کۆری یابانی یاخود یاریزانە ئەوروپیەکان بۆیە ڕوبەڕووبوونەکانمان لەوێ قورسترە ئێمە بێ ئامادەکاریمان زۆر باشتر بێ بتوانین مەعسکەری تەدریبی بکەین لە دەروی وڵات و زاهدێن ئێمەش تیبەکەی خۆمان بەهێز بکەین بە پیشەگەرێک ناتوانین ڕوبەڕووی ئەو یانانە ببینەوە بەم یاریزانانی خۆمان و ئەگەر بێت و ئێمەش وەکو ئەوان پیشەگەرێک نەبین چونکە ئێمە ساڵانی ڕابردوش و کابختیار ئاماژەی پێ توانیمانە لە پاڵەوانتەکانی دەرەوەش ئەنجامی گەورە بێنین یەکێ لەو پاڵەوانتیانی کە پاڵەوانتی غەربی ئاسیا بوو کە زیاتر لە 13 چواردەیانی زۆر بەقەوەت بەشداریان کردبوو ئێمە توانیمان پلەی سێم بەدەست بێنین بەڵام ئەوەش ناشارمەوە بەڕاستی ئێمەش پیشەگەرێکی میسریمان پێ بوو یارمەتیدەری ئەویشمان لەگەڵا بوو بووی بتوانین ڕوبەڕووی ئەو یانە بەقەوەتانە ببینەوە باش کاک سێوان ئاماژت بۆ کرد وشەی پیشەگەر مەبەستت ئەوەیە کە یاریزانە بە غێری وڵاتەکەی خۆت لە وڵاتێکی ترەوە لەگەڵ تۆ یاری بکە جیاوازی ئەوان چییە لەگەڵ تواناکەی ئەوان یاخود ئەو جوڵەی ئەوان لەگەڵ یاریزانەکانی خۆمانەوە گرنگە کە پیشەگەرێکت پێ بێتۆش بۆ بەشداریکردنی ئەو یاریانە دیارە مەسەرم پیشەگەرەکان چۆنن ئەوان ئەو هەلوو ئەو بارودەخوی بۆ ئەوان گونجاوە بەڕاستی بۆ ئێمە لێرە بەو جۆرە نەگونجاوە بابین لەوێ ژیانی ئەوان بە تەواوەتی وەرزشە ئێمە لێرە بەڕاستی ژیانی یەکەمی ئێمە لێرە وەرزش نییە هەموو کاتێ توانین بڵین ئیشی دووەممان سێمان بۆتە وەرزش بەڵام ئەوێ نە ئەوێ هەموو شتێکیان بۆ دابین کراوە مەسەرەن یاریزانێک ڕۆژانە 6 بۆ 7 ساعت تەمرین دەکات زایدەم بتوڵاتی بەردەوامیانەیە لەوانەیە لە ساڵێکا زیاتر لە 14 15 16 حەڤە بتوڵە سەروتریش هەیان بێ ئێمە لەوانەیە لە ناوخۆی وڵاتەکەی خۆمانە ساڵی 2 پاڵەوانتی 3 پاڵەوانتی ئەگەر بکرێتەوە ئەمە جگە لەوەی بەڕاستی مەسەن وڵاتێکی وەکو سین کە مەزەندە دەکرێت 7 ملیۆن یاریزانی تێنسی هەیە یعنی زیاتر لە ڕێژەی دانیشتوانی کوردستان یاریزانی تێنسی هەیە ئەم 7 ملیۆنە یعنی توانین بڵین بۆتە هەر داهاتێکیش بۆ وڵاتی سین ساڵانە ئەیان فرۆشێ بە وڵاتەکان و نسبەیەکی پارەی بۆ وڵاتی سینە بێ یعنی توانین بڵین ئیتیمامی زیاتری ئەوان بە یاری بەم یاری ئێمە و ژینگەکەی ئەوان لە بارترە بۆیە ئەتوانین بڵین پێویستە ئێمە بەڵام ئێمە وەشمان بیر نەچێ زۆر ئیسفادە لەو پیشەگەرانەکەین کاتە ئێنینە لای خۆمان تەمرینمان لەگەڵاکەن لە پاڵەوانتێکە لەگەڵمانە بێت زۆر ئیسفادە لە خیبرە و تەجروبەی ئەوانەکەین و ئەتوانین ئێمەش بەرەبەرە هەوڵ بین ئاسمان نزیکەینەوە دەکەین کە وەرزشوانەکانی ئێرش بە شێوازێک گرنگیان پێ بدرێکە وەرزشەکە بکەن بە پیشەی خۆیان ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ژوانمان لێ بەڕاستی ئەبێ بێت هۆکاری دواکەوتنی وەرزش من بە شێوەیەکی گشتی باسیەکەم نەگەر لە یاریەکەی تۆپی سەر مێزان بە شێوەیەکی گشتی هۆکاری سەرەکی دواکەوتنی وەرزش لە کوردستاندا من ئەتوانم پێ بڵێم لە عێراقیشە ئەوەیە کە نەبووە ئیشی یەکەمی وەرشەوان ینی وەرشەوانێکە بینی تا سعات 2 تا سعات 3 خەریکی کارێکی ترە بەپەلێتەوە نانێگە خوات و یەتە تەمرینەکەی کێت تۆ ئەو وەکو ڕاهێنەرێک ناتوانانی ئەو شتانەی پێ بسپێری کە لە مێشکی خۆتە یاسیەکەی کابرا هیلاکە ئەوەندە ماندوو بۆ یاخود ئەوەندە بیری لە مەعیشەتی ژیانەکەی ئەزانێ وەرزش فریای ناکەیان لەگەڵ ڕێزم وەرزش لەم وڵاتەیە لەوانێت تا ئەو کاتی ئەتوانی یاری بکەی پێویستیان پێ بێت کەی توانا و نەما وەکو شتێک نییە بڵێ لەم وڵاتەیە مستەقبلێکی باشی هەبێ بەڵام توانەکانی ئێوەش هەمیشە ئەو هەموو بەربەستانی تێپە کردووە کە توانە بەدەستبێنن کاک بەختیار وەکو کاکسیوانیش ئاماژەی پێیا بۆ نمونە وڵاتێکی وەکو چین کە ڕێژێکی ئاوا زۆری یاریزانێ بێ ئەمە هەر لە خۆ دروست نەبووە هەر لە مناڵی و پەروەردەیان کردوون بە قۆناغە جیاوازەکانە هاتوون کەوت توانیان هەبێ کە
بتوانن بە وڵاتێکی کەوتوانن پاڵەوانەتی بێ بەدەست بێنن ئەم پاڵەوانەتی کە بەڕێوە چوو ساڵانە لە عێراقا لە بەغدا بەڕێواچێ و ئەو نادیانەشی کە بەشداری ئەکەن بە چەند یاریزان بەشداریەکەن ئەگەر ئاستەکەیان باش بێت چەند یاریزانیش بێ کێشە نییە پێم خۆشە ڕوونکردنەوەی لەسەر پاڵەوانەتەکە پاڵەوانەتی عێراق با بڵین بە چەند مەرحەلەیەک تا بە چەند قۆناغێ تەواو ئەبێت هەنێک کات بە 2 قۆناغ هەنێک کات بە 3 قۆناغ هەر قۆناغەشی لە شارێکە کرێت لە پارێزگایەک لە پارێزگەکانی عێراقە کرێت ئێمە مەرحلەی یەکەممان لە پارێزگای سلێمانی کرا کە لە 8 دیاریمانتیا ئەنجامە قۆناغی دووەمان کە قۆناغی کۆتایی بوو لە شاری بەغدا بەڕێوە چوو وەکو فێرقەش هەر نادی ئەتوانێت تا 5 یاریزان یاری بکات 5 یاریزان بنووسێ بەڵام 3 یاریزانی سەرەکی یاری ئەکات دوانەکەی کە پیان ئەڵەن یاریزانی یەدەک هەر نادیە و 3 تا 5 یاریزان بۆی هەیە بنووسێت لە قایمەکەی خۆیان بەڵام 3 یاریزان لە ئەساسی کە یاری ئەکەن پێڵەن فێرقەیەک بە 3 یاریزان پێگێت ئیتر هەر کاتە و بڵین هەر مەرحەلی لە شارێک لە شارەکانی عێراق ئەو لەسەر ئەو بنەمایە کاڵی یەکەم و دووەم و سێمەیە بێ سیاریزان بێ یاخو چۆن نا بڵین تۆ ئێمە بۆ نمونە نادی پێشمەرگە ئێمە 3 یاریزانین ئەم 3 یاریزانە کە یاری ئەەکەین بەرامبەر بۆ نمونە نادی سلێمانی ئەوانیش 3 یاریزان بە 3 یاریزان ئەگەر ئێمە ئەم 3 یاریزانی ئێمە ئەم 3 یاریزانی ئەوان بەرینەوە یاریەکە کۆتایی پێ بەبردنەوەی ئێمە بەم شێوەیە زۆر باشە کاک سەیوان با بینە سەر یاری تێنس کەمێک باس لە وەرزشەکە بکەین پێویستی بە چییە پێویستەکە چۆن خۆت ئامادە بکەیت پێویستەکە لە چ تەمەنێکەوە ئەگەر خەونی ئەوە هەبێت دواتر لە پاڵەوانی تێ گەورەکانە بەشداری بکەیت لە چ تەمەنێکەوە ڕاهێنانی بۆ بکەیت ئەو جوڵە خێرایی کە هەست بە سورعەتێکی زۆرەکەی لە یاریزانەکانە کە ئەبیندێت پێویستی بە چ جۆرێک لە یاری ترە بۆ ئەوی کە تۆ بتوانانی جوڵەیەکی وا خێراتە بێت لە ڕووی تەرکیزەوە پێویستەکە چەند کاتژمێر پشوو بدەیت بەرلەوەی بچیتە یاریەکە ئەم بابەتانە پێویستەکە چۆنی ڕێخستنی بۆ بکرێت ئەگەر یاریزانێک حەز بکە کە بچێتە بواری یاری تەنسەوە ئاماژە پێیاوە ڕێزە یاری تۆپی سەر مێزێکێکە لەو یاریانی پێویستی بە تەرکیزێکی زۆرە یاریەکی تابڵەی وردە و یاریەکە جیاواز لە یاریەکانی تر پێویستی بەوەی لە تەمەنێکی زۆر مناڵۆ دەست پێ بکە یان ئێستا من کە باسی وڵاتی چینمان کرد یەکێکە لە وڵاتانی کە ئێستا ئیش لەسەرەوەکە لە 4 ساڵی و 5 ساڵیەوە مناڵەکانیانە بنە بۆ ئەم بوارەوە جاران بیرکردنەوە وا نەبوو مەسەن لە وڵاتێکی وەکو ئێمە عێراقدا یان کوردستاندا بۆ جۆرە نەبوو مناڵەکە لە 10 ساڵی یان 11 ساڵی 12 ساڵی دەستی کرد بە یاری تۆپی سەرمە خۆم یەکێک بووملوانی کە لە 12 ساڵیەوە دەستم پێ کرد ینی ئەمە بیرکردنەوەیەکی خراپ بوو غەڵەت بوو واتوانم بڵێم هۆکارێکیش بوو کە لە کات و سەردەمی خۆیدا تێنس با بڵین بە ئاخارێکی زۆر باشە نەڕۆژ بەڵام ئێستا بیرکردنەوەکان گۆڕاوە بەڕاستی ئێمە پێویستیمان بۆیە مناڵ لە 5 ساڵی و 6 ساڵیەوە ببینە ئەم یاریەوە بۆی زۆر بە مناڵی دەست بە یاریەکە بکە چونکە مەحاڵە کەسێک بە تەمەنێکی گەورە 7 ساڵ یان 18 ساڵ بێتە ناو ئەم یاریەوە بتوانی ئاستێکی گەورە بەدەست بێنێ چونکە تۆ کە لە 6 ساڵیەوە هێنات ئێمە چەند ئاستێکمان هەیە ئاستی بێچۆشێرانمان هەیە دوای ئاستی تازە پێگەشتوانمان هەیە دوای ئاستی پێشکەوتوانمان هەیە پێویستە یاریزان هەموو ئاستەکان ببینێ قورسە تو یاریزانێ بخیتە ئاستی پێشکەوتوانەوە پێویستە لە مناڵیەوە لەگەڵی ڕابێت و پێویستیشی بە تەمارینی زۆرە وەکو ئاماژەم پێکرد ڕۆژانە پێویستیت بە 6 کاتژمێرەیە ئەتوانم بڵێم تەنها یاریە کە نابێت 3-4 ڕۆژ لەسەر یەک لەسەری دابڕی جای وایەگە 3 ڕۆژ 4 ڕۆژ تەمرین نەکەی پێویستیت بە 10 ڕۆژ هەیە بووی قەرەبووی ئەو 3-4 ڕۆژە بکەیتەوە مەسەن یاری تۆپی پێیان هەر یاریەکی تریش بۆ جۆرەیە ئەبێ دانەبڕی بەڵام بزاد یاری تۆپی سەرمێز دابڕان زۆر تەسیری زۆر خراپت لەسەرەکە بۆ یەتوانم مەسە بڵێم وڵاتە گەورەکانی دنیا یان وڵاتە پێشکەوتوەکان لە هەفتەیەکە 13 بۆ 14 وحدەی تەمرینیان هەیە وڵاتێکی وەکو چین کەوتم زۆر ئیتیمامی بەم یاریەوە هەفتانە 18 وحدەی تەمرینیان هەیە یعنی بەم جۆرە توانیویانە سەیتەرە بکەن بەسەر هەموو جیهاندا وێ ئێستا ئێمەش بەڕاستی بیرکردنەوەکە لە کورسانە گۆڕاوە ڕاهێنەرەکانمان زیاتر لە جاران هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژ تەمرینی 2 ساعتیان بە با بڵین بە مناڵەکە دەکرد و تەواو ئەمە چی دروستە کرد ئاستیەکەی زۆر پێش ناکە و نەمانتوانی ئاستی یایزانەکە بگەێنینە ئەو ئاستی کە بتوانێت لە پاڵەوانتەکانی گیانە منافەسەکە بەڵام ئێستا نا ئێستا چونکە بۆ ئەقلیەتە مناڵەکان پەروەردەکەین توانین بڵێن سم مەجموعەیە مناڵی زۆر باش پەروەردە بووە کە توانێتی لە پاڵەوانتەکانی غەربی ئاسیا و عەرەبیان نەتیجەی گەورە بەدەست بێنن باشە ئێوە پرسیارێ بکەین هەردووکتان لە ئاسی پێشکەوتوان بەریەکەوتن یاری بکەن تۆ کار بەختیار کامتان باشترن یاری زۆر براواتر
وڵی بزات چونکە ئێمە چەند ساڵێکە سەناکە نازانم ئێمە پێشتر بەریە کەوتین با سێوان بەڕێستان ڕاهێنەری کاک بەختیاریشن من ێستا ڕاهێنەر ینی وەشیوە پێشمەرگەم و ئەم یاریشیان لەگەڵ یعنی ڕاهێنانە بە کاک بەختیار کردووە لەخوا بەزیا بێ کابختیار پێویستی ئێستا بە یەکۆی ڕاهێنانەکەین فەرقمان نییە فەرقمان ینی زۆر باشە دەستان خۆش بێ گرنگەوەی خۆی ئەو یاریە چەنە تۆ ئاستەکەی خۆتی تیا ئەدیتەوە ئەمەنەش حەز و ئارەزۆکەی خۆتی تیاگەیتەوە ئەوە زۆر چێژ باشە باسێکیەوە بکەین ئەم پاڵەوانێت تێکاک وەختیا بەستەنها بۆ کوڕانە یاخو کچانی دەتوانن بەشداری بکەن خۆی کوڕان و کچانیشە هەردووکیان بەیەکەوەیە کوڕان و کچانە ینی هەموو ساڵێک کوڕان زائدەن کچانیشی لەگەڵایە بەیەکەوە یاخود بە دوای یەکترایە پاڵەوانێتەکە ئەم ساڵ بەیەکەوە بوو ئەم ساڵ ئەم سێ کەسێک کە ئاماژەت بێکرد هەرسێکیان کوڕ بوون یاخو کچیشان لەگەڵ کچ لەگە کوڕان یاری ناکە کچ خۆی فی ئەی جیایە با بڵین هەر یاریەکە خۆی قانونەکانی بۆ شێوازە قانونەکانی جیانیە هەر هەمان قانونە بەڵام با بڵین فرقی کچانیش هەیە چۆن کوڕان هەیە کچانیش هەیە کچان کە پێشمەرگە بە خۆشحاڵی و توانی پلەی یەکەم بەدەست بێنێ زۆر باشە کاک بەختیار بەڕێستان چۆن خۆتان ئامادە ئەکەن بۆ پاڵەوانێتێکی هاوشێوەی ئەم پاڵەوانێتێک کە ئێستا ئاماژەمان پێ کرد و بەشداریتان تیا کردو پێویستت بە چەند کاتژمێر پشودان هەیە پێش ئەوە پێویستت بە چەندێک ڕاهێنان هەیە پێویستەکان لە پێش ئەوەی کە بچیتە پاڵەوانێتێکە چۆن چۆنی خۆت لە سترێس دوور بخەیتەوە یعنی ئەم بابەتانە لە کاتێکا کە خۆت ئامادەکەی بۆ پاڵەوانێتێک پێویستەکە چۆن چۆنی بەڕێوە بچێ ئەمە خۆی بڵین نەک دوو مانگ پێش پاڵەوانێتی ئەمە خۆمان هەموو ڕۆژە تەمرینەکەین ڕۆژانە تەمرینەکەین مادا ڕۆژی جمعانە بێ کە ئیسراحەت بە خۆمانەین یا ئەتوانین ڕۆژێکی کەش لە هەفتەکە هەم ئیسراحەت بە خۆمان بین بەڵام 20 ڕۆژ یا مانگی پێش بتوڵە ئێمە وحدەی تەدریبیمان زیاکەین ئەکەین بە بەیانیان و ئێواران 2 ساعت و نیو بەیانیان 3 ساعت بۆ نمونە 2 ساعت و نیو یا 3 ساعت ئێواران ئەمە پێش بە 20 ڕۆژ پێش بتوڵە یا مانگی پێش پاڵەوانێکی کە دەست پێ بکە خۆ ئامادەکردنی ئێمە بەو شێوەیە عنی زەختێک و جوهدێکی زیاترەکەین تا ئەگەینە ڕۆژی پاڵەوانێتیەکە خۆ ئامادەکردنی ئێمە بەو شێوەیە زۆر باشە دەستان خۆش بێت بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بەردەوام بن لە بەرەوەی ئەم وەرزشە پێویستی بە بەردەوامی هەیە و چاوەڕوانی ئاسی باشتریشتان لێەکەین و هیواداریشین ئەو خوێنکارانەشی کە لە سەرەتان و لە قۆناغە سەرەتایەکان لای ئێوەی بەڕێزن توانە زیاتر گرنگیان پێبن بووی کە بتوان ئەوان لە داهاتووە لە ئاستا پێشکەوتەکانە بن دووبارە دەستان خۆش بێت و بەخێر بێت سەرچاوان هەر سەرکەوت و